هر جا که بین دم باش دمه پیشکش کرنا بوتنا دم جمیر شش و دست بکی دجی سرنوچا سروک مسعود بارزانی و جان ایفلودریان وزیر درب فرانسا روشان ابچه بگشتی و روشالات چم فراته گوتو بشکرن جه انجام ایریشا ترکیه با سر روشالات چم فراته بهتری 2000 ولاتی پنابری هرما کردستان بونه امریکا و ترکیه نابروک رکبتنا راوستاندن ایریشا ترکیه راگهاندن و هر آلیکی با آوایکی نابروک راگهاند حسین شعبان راوشکار بشار الاسد دبشه دوباره بونا ازمون هرما کردستان لسوریه نای قبول کرن دوباره سلاو سروک مسعود بارزانی وزیر درب فرانسا روشا نافچه بگشتی و روشالات چم فراته ل روشابای کردستان گوتو بشکرن د جبینه که ده سروک مسعود بارزانی و جان ایفلودریان وزیر درب فرانسا رو نهی خصم سر پیش وچونن روشالات چم فراته ده سروک بارزانی دلگرانیا خواهش وزیر درب فرانسا را جه چارنویسا گل کرد ل روشابای کردستان نشان ده و ده خواست کرده کو ده هر ریکبتنه که ده مافی گل کرد ل روشابای کردستان البرچاب وریگرتن هروها سروک بارزانی ده خواست جه پیمانیان عبداللطی ل ده جده شکر کو ریگریه ل گوهرتنا دیموگرافی ل روشابای کردستان بکنو رولک ارینی ببینن مسرور بارزانی سروک حکومت هرما کردستان و جان ایفلودریان وزیر درب فرانسا در گرانیا خواهش پیشوچون روشالات چم فرات دانا خویا کرن ده جبینه که دکو لحولی را پایتخت هرما کردستان برای بچو مسرور بارزانی سروک حکومت هرما کردستان و جان ایفلودریان وزیر درب فرانسا تکازی کرن کو پیوست جواکان عبداللطی علیکاریا حکومت هرما کردستان بکو علیکاریان پیشکشی پنابرون روشاوی کردستان یا نجبر ایریشا ترکیه پنابر بونه بکه هروها سروک حکومت هرما کردستان اعتراض کرد کو پیوسته شرور راوستاندن و کشه در دیالوگ باورنه چاره سرکردن با تبع پیکاتیان لبرچاوره گرتن و پیوسته او پیشوچون ورنه راوستاندن جبر ده انجام ده گوهرتنا دیموگرافی وره رودان جبای اپراسیون لشکری ترکیه ل روشابای کردستان و درستبون شهر ل نفشین روشابای کردستان بهتری 2000 ولاتی پنابری هرما کردستان بورو جالی هرما کردستان وجیتن پیشوازی کرنو لکم پکنو بجی دبن کامپا کنو یا پنابرین روژاوای کردستان الهرما کردستان هات آوا کرن او جی پشتی درباسبونا پنابرین نوج نافچین کو شر لوان درست بویا ش انجام اپراسیون لشکری ترکی لروژاوای کردستانی به وی که هجمارا کامپین تایبت به پنابرین روژاوای کردستان دبد ده کامپا نود که ون نافچه پردرشی باکور روژاوای پارزگاه هولیری و دوربون 7 کیلومتر دوجاری لگور آمارن کج آلیه دزگاه خیرخوازی بارزانی و هاتن راگاندن کج نه وی مها جوتمه و تا دمجمیر 12 نیورو و روژاینی 2399 پنابر روژاوای کردستان پنابری هرما کردستانی بونا ولگور زانیاریان کو بتن دهیاما 24 دمجمیرن بوریدا بتن 742 پنابر گهشن هرما کردستانی ده روژا پنجشنبه کما یکم کو 826 پنابری پیک دهات گهشت کامپا پردرشی جالی دزگاه خیرخوازی بارزانی و ریخصنا LDS امریکی هاتن پیشوازی کرن هروها ایروجی کما کدن کوش 700 پنابری پیک دهات گاه همان کامپه در دورا 230,000 پنابرین سوری الهرما کردستان ادمینن رجا 40 صدی جوان لنه کامپان لپارزگهن دهوگ هولیر و سلیمانی نشتجی دبن جبوی زنینا داوین پیشوچونان ده روشابای کردستان و بتایبتی پشتی کو ریکبتن بر امریکا و ترکیه ده تراگاندن زبر خبد ما نچگان ارکی داره عبدود خازم داوین زنیاری جنابا بجار حسکی یکم جار بزن بم داره دنباش
ڕەوش باوایەکی گشتی پشتی و ڕێککەوتنە بەر ئەمریکا و تورکیا دەهاتە ڕاگەاندن بە چ ڕەنگیە؟ دەم باش بڕاستی ئەم کارە بێژن ینی ئەم دەستپێکی سەر ڕەوشە لەشکری باخبن پشتی vê rêkeftinê ez dikarim bêjim yanî ew karê leşkerî belkî sivik bûbû bes nehatê rawestandin yanî îro demîşmêr saet 1:30 nîro mûşekek ji hêla Tirkiye li gundê em bêjin bajarokê Zirganê li gundê Bapxêrê got ser bajarokê Zirganê veyê li wê derê topek ket û sê kesên sivîl jiyana xweş destan û 15 heb jê birîndarin û anha ew li nexweşxana bajarê Hesekê de ne. Evaya piştî got yanî wek îro saet 1:30 herûha li serêkaniyê jî hîna şer û berdewam e yanî berdewam e ew rêkeftin em karin bêjin li gor erdê nehatiye bicîkirin li gor tiştê li berdestê me. Belê. باشە ڕەوشە مرۆڤی دixwazim serêjî biaxivê bi çi rengiya derbideran bi taybetî؟ Belê. Rewşa derbideran ana li bajarê Hesekê aram e yanî ev rêxistinên mirovî li bajarê Hesekê berkê xweradbin û herûha hîna destgeha berzaniya xêrxwazî jî ew jî bi erkê xwera dibe bi dibistan alîkariya got berdestê wê belav dike û me dîtin ev derbiderê êgol dibistana yanî spasiya vê dezgehê kirin lê ew yanî aciziya wan a bêjin naziha derbidera înû dixwazin ev şer bê rawestandin û vegerin malê xwe welatê xwe ji ber ew jî wek dizanin înû di gelek cîhadê malê wan talan bûne ji hêla çekdarê got derbasî gunda bûne çekdarê êgo dara piştî ku rêkeftina bera Amerîka û Tirkiye de hata ragihandin xal û mercên wên hatine belavkirin çi dengona be xelkê de belavkir xelkê bi çi rengî ew rêkeftin xwendin nirîna we divê derbarê de çi bû؟ براستی یعنی گوا ev rêkeftin dest pê kir yanî hat elan kirin doh bi şev yanî wek li bajarê Hesekê jî yanî hêjmarek pir ji xelkên bajar kêfxweşiya xwe diyar kirin bê rawestandina vê şerî û ew kêfxweşî yanî mixabin bi dengê gulav bi gulav ber bi hewa jî berdan û ev jî yanî cê nerazîbûnê bû li cem millet bi geştî ji ber hêjmarek ji xelkên sivîl ev fîşekê êgo berdan bi ezmana li wan ketin yanî heta ez karim bêjim nêzîkî 10 heba birîndar bûn û hatin nexweşxana bajarê Hesekê sedema û ev xelkê û kêfxweşiya xwe diyar kirin û fîşek bera ezmana dan bêhemd em bêjin kesên sivîl ketin kes nehat yanî kesî jiyana xwe ji dest neda sedema wan bes lê birîndar hebûn jimara 10 heba nexweşxana Hesekê bûn sedema vê ya wekî din yanî geştî yanî em bêjin sekinandina şer rastî kêfxweşî nav millet lê dîsa jî yanî em beşekî din li bajarê Hesekê dinavin înû kêfxweşiya herî mezin û ne tenê şer bê rawestandin înû çekdarê êgo ji Tirkiye dîsa jê serêkaniyê vekişin ku dîsa karibin welatiyê penaber bûne dîsa vegerin malê xwe vî rengê hanê belê gelek spas boî darak û ligala min bû ez ê berê xwe bidime peyamnerê erkê Sebrî Fexrî ji bajarê Qamişlo lêgel min e
سەبرێ دەم باش داوێن پێشوەچوون ڕەوش لە باژارێ قامشلۆ بە چ ئاوایەتیە چاوە بڕێبەت چێ پشتێک و ڕێکەوتن هاتە ڕاگەهاندن نابا خەڵکێتە چ هاتە بەڵاوکردن دەنگۆ نەڕینا خەڵکی باوایەکی گشتی چ بوو باش پشتی دانێ ئێواری گۆ ئەv ڕێکەفتن هاتە ڕاگەهاندن وەکو تەوایا باژارên کوردی لێ دەڤەرێ gelek teqe û wîşek hatin berdan û nava welatiyan de bi awayekî gelekî mezin û kêfxweşiya xwe daneddarkirin welatiyên deverê ji ber metirsiya ku li ser deverê û ser bajarên Kurdî hebû ji şer û birdumanê gelek teqe çêbû lê bi tevlê vî awayî jî hêjî gelek kesên ku dişopînin rewşê ew dibêjin hêjî we rewş di metirsiyê de yê em nizanin wê çawa ev rêkeftin bi dawî were wê carek din dest pê bike an wê bi dawî were ev êrîş li ser deverên me hêjî tiştekî bi giştî zelal nebûye û metirsiyê nava welatiyan heye باشە خەلک باوایەکی گشتی بێ ڕێکەوتنێ چاوە دنرخێنن ئەتخوازم بێزان نابە خەڵکێ چ بەلا بۆش بدی مەترسیەوەی چاوەرە جیبژێکردن بەسۆکە ڕێکەوتن بگشتی خەلک بە چ ڕەنگی نرخاندن نەژەرەتکێ بگشتی خەلک تەنێ تشتê xwesteka herî mezin li cem xelkê tevayê got ew dixwazin şer bê rawestandin bi rêkeftinekê be çi awayî be ew be ji hemû tiştî bêtir ew dixwazin ku şer bê rawestandin û metirsî nemînin li nava deverên Kurdî lê tevlê vî awayî jî tevlê piştî got ev rêkeftin hatiye imzekirin hêjî welatî nizanin bê ev rewş wê çawa bibe wê çawa bi dawî were ev êrîş wê piştî vê rêkeftinê wê carek din dest pê bike an dest pê nake ev kesên ku derbeder bûne hatine van bajarên dî ji wa deverê koşer lê hey wê vegerin malê xwe an venagerin wê dirêj bike yanî hêjî tê zelalbûn bi awayekî baş hê li ba welatiyan çê nebûyî باشە ئەو دەربدەر سەبریەک و لە باژارێ قامشلۆ بن ئەو دە چ ڕەوشەکەدا دەرباز دەبن گەلۆ ئالیکاری پێشکەش وا تێنە کردن یانجی تێنە پاوانکاری بوان تێکردن تێنە ئەستەغلالکردن بگشتی پەنابەرێن گۆ هاتنە باژارێ قامشلۆ ڕەوش ئەوان دikare bêje baştir ji yê ku derçûne bajarê Hesekê an Tiltemer li wê derê rewşa wa gelekî xerab e wekû gohat diyarkirin ew di dibistana de ne li cihne nelekî aram in zehmetiyê dibînin lê got hatine bajarê Qamişlo bêtir hatine cem mirovên xwe cem xelkin ku nasên wan in di mala de ne negihayî wê asta ku hinekî dibistana wana de bin hinekî baştir e rewşa ê got bajarê Qamişlo bi cihbûne ji wan deverê dî باشە سەبری زێ بەگەرمە جەم نوچەکانی مە دارە دەرەتە گوت و سەرێکانیە شەڕ و پەکچوون بەردامن خوازم بەهتر هورگولیان دەربارەی ویشەڕی دەبدەقیاکردن کی دەست پێ کرد کی ڕێکەوتن بن پێ کرد دەست بە شەر کرد ئەگەر بەهتر هورگولیان بدەقیاکردن بەلێ بەلێ جاتە پرسام بەهیچ دارە تا گوت و سەرێکانیە شەڕ و پەکچوون بەردەوام بوون بله براستی yani şer yani ez tekez dikim şer jihela Türkiye destpêkir yani gavak ez dibêjim ez tekez dikim yani muşekek gehat û ser sivîla ket li gundê babxêrê ya ser bajarokê Sirganê vegê dikeve orta Tiltemirê û serê Kaniyê de sê kesên sivîl jiyana xweşdestdan û 15 بريندارن انا نخشانا باجاري حسكي دني اوايا اجهلا تركيا اف مشكات اوايا السري كان يجي شر الودري دسبيكاوي تشكدارن بسر تركيا او دسبيكرين الوان دسبيكر و اريش السر بقشتي يعني في شك برددان وقت يعني وقت بيجن انه كا خوابکشینن جوال باجار درکبن اف یک جی آدن یعنی زناری گیا دست دیمه
انه هزمارك هناك چکدار ایگو سر ترکیه و مالی ولاتیان لباجار سری کامیجی تالان کرن یعنی از دکارن بیشن تکز دکم یعنی اف بن پیکرین جهیلا ترکیه بویه اف اتفاقیا اف پیمانا گو ارتاوان و باشە ئەمریکا دێ بۆ ئەو ڕێککەوتن و بتەنێ دەما 120 دەمژمێران مۆڵەتدانە کە دکەبێ وارێجی بجێکردنەدا سەرپەرشتی ئەمریکا ڕێککەوتن شتێک ئاماژەکتی خویاکردن و ڕێککەوتن وێجی بژی بێ خواستکات پرساخوا دووبارە کردوام خۆشبەر نەکەتن باشە پرسام ئەوە دارە ئەگەر هەیە ئەو ڕێککەوتنە شەویدی هاتی ڕاگەهاندن ئەنگۆ ئاماژە و ئیشارە هەنە کوێ بجێ ببێت سەر عەردێ يعني بله يعني افايال سر تركيا ادمينه اول سر تركيا ادمينه قول سر عرضه يعني جيبينه يعني تا انها جابا جو الشر هلا تركيا بردوام به و سيكسي سيفيل جيانا خوش دست بدن ودوري سينور زيداي سيهودي كيلومتر يعني انا زرقاني وقندي باب خيري بلكي 40 كيلومتر دوره بله يعني بله يعني خوياي او يعني باشا دارا دەخۆش زەبەرە خەبتمە ئەحمەد سۆفیژە بەژارێ دێرکێ لە گەرمە ئەحمەد دەمباش چێ زانیاری جەمتە هەنا دەربارەی باژارێ دێرکێ و گوندەوارەوێ پێشبەچوون چنە ئاو ڕێککەوتنە ئەمریکی تورکیا کوهاتی ئەمزەکردن شەبابووری و هاتە ڕاگەهاندن چه کاربەدانان گۆ نەڕینە خەلکێ دەربارەی بێ ڕێککەوتنێ چییە و بێ نەڕینە چاوت نرخێنن ئەحمەد کەرەمکە بله روشا دیرک شویدی ساعت 10 و آرامه هر وها دیرک و گنده دوروبر دیرک آرام انتشار و پفچونا رو ندایه بری او اگر بس وره راگادن توپن ترکا یا ارتشا ترک لگنده مزر کتن لتزیان بخوره نه این تنه زیان مادی لماله ولاتیه کتنه زیان دی نبونه بگشتی امکارن بیجن ایرو جیان هنو دفگره لوا گندن سینوری جی هنو خلق المالا خوا دفگره دبن ترسیده نه او فگره بتبایی لی هنو جیان لوا گنده دفگره روشا دیری که بگشتی برو آرامی و خوشیه دچید پشتی اف آگر بسته هاتی راگهاندن اگر امسر آگر بست نرینن خلقه نرینن جدا پیدا دبن هن رازینه هن نرازینه بهتر يعني خلقين دفره يكو دبن طوبات او دبن يعني ميدان شراده رازينه اف آگر بست هاتي راگهاندن هنك دين دبجن ته رولا کرداد دفره نامینه لی امکارن بگشتی بجن خلق رازینه لسر اف آگر بست هاتي راگهاندن باشە گەلک سپاس ji بۆی هەرسێ پەیامنێرن ئارکێ دارە عەبدۆژ حەتەکێک و مرەبوو سەبری فەقرێش بەژارێ قامشلۆ ئەحمەد سۆفیژ بەژارێ دێرکێ گەلک سپاس شەبە بوری ئەمریکا و تورکیا لەسەر ڕاوەستاندنە عێریشە تورکی بۆ سەر ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ ڕێککەوتن و هەر یەکژێ ئەمریکا و تورکیا نابەرۆکە ڕێککەوتنێ باوایەکی جودا ڕاگەهاند مایک پێنس جیگرێ سەرۆکی ئەمریکا ڕاگەهاند کە ئەو لەگەڵ تورکیا لەسەر ڕاوەستاندنە شەڕ لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ گەهشتنە ڕێککەوتنێ و هەردوو ئالیان ناڤەرۆکە ڕێککەوتنێ بە ئاوایەکی جودا ڕاگەهاندن خاڵێن ڕێککەوتنێک و ئەمریکا بەڵاوکردنا تورکیا وێ ئۆپەراسیۆنە لەشکەری لەسەر ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ ڕاوەستینە دان و ڕێب یەپەگەوەرە دان لە دەما 120 دەمژمێراندا چەکدارên xwe bi kurahiya 32 kîlometran vekişîne û ji sînorê Tirkiya dûr bikevin. Amerîka wê hemahingiyê li gel YPG bike da ku ewlehiya proseya vekişana çekdarên YPG kurahiya 32 kîlometrî were encamdan. Rêkeftin rêgiriyê li encamdana operasyona leşkerî li bajarê Kobanê dike ku çekdarên rejîma Esed çûne nava bajar. Piştî bi dawî hatina proseya vekişana çekdarên YPG operasyona leşkeriya Tirkî wê were rawestandin. Amerîka tu serbazekî wê li nava xaka Sûriyê namîne. Amerîka û Tirkiya papendin bi rêkeftina aştiyê derbarê navçeya aram li Rojhilatê Çemê Feratê bi awayekî ku ewlehiya Tirkiya û Kurdan li xwe bigire.
parastina pêkhateyên neteweyî û ayînî û zîndanên navçeya Aram, ji navbirina rêxistina teroristiya Daişê, amanca hevbeşa Amerîka û Tirkiye ye. Amerîka sizayan bi ser Tirkiye da nasepîna. Û ji aliyê xwe ve Mewlûd Cawîş-Oğlu wezîrê derveyê Tirkiye xalên rêkeftinê bi vî awayî ragihandin. Navçeya Aram heta kurahiya 32 kîlometre. Dirêjahiya wê Rojhilatê Feratê heta sînorê Iraqê ye. Gotûbêjî navbera Tirkiye û Rûsya da derbarê rewşa Minbicê wê berdewam be. Aman ji rawestandina operasyona leşkeriya Tirkî bi tenê rêpêdana çekdarên YPG da ku navçeya Aram vala bikin. Pêwîst e çekdarên YPG çekên giran radestê artêşa Amerîka bikin û xala pêncan navçeya Aram ji aliyê Tirkiye ve wê were kontrol kirin. سەرۆکە ئەمریکا هەڵوێستا خۆ دەربارەی ڕێککەوتنە ئەمریکی تورکیا تایبەت بە ڕاوەستاندنە عێریشە تورکیا بۆ سەر ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ نیشاندا. دۆنالد ترامپ سەرۆکی ئەمریکا پشتی ڕاگەاندنە ڕێککەوتنە بەرە ئەمریکا و تورکیادا ڕاگەهاند و ئەب ڕۆژەکە گرنگە بۆ شارستە نیەتێ شانازیە بە ئەمریکا دەکەم و لەگەڵ من بووندا و بێ ڕێیا زەحمەت دەرباس بکەم. هەروەها سەرۆکی ئەمریکا گوت و خەلکێک هەبوو ژمێش بەدخوات بێ ڕێککەوتنێ بکەیت و ژیانە مەلیۆنێن کەس بپارێزێ پیرۆزباییە لە هەموو ئالیەکەی دکەم. یەکێتیە ئەوڕۆپا دەبێژێت وێریشە تورکیا بۆ سەر ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ مەترسیە لەسەر ئاسایشە ئەوڕۆپا دروست دەکێت. داخوانیەکەدا سەرکردەیان لوتکە یەکێتیە ئەوڕۆپا ڕاگەاندن و یەکێتیە ئەوڕۆپا ئیدانە عێریشە تورکیا بۆ سەر ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ دەکێ و ئەو عێریشە تورکیا مەترسیە لەسەر ئاسایشە ئەوڕۆپا دروست دەکێت. هەروەها یەکێتیە ئەوڕۆپا داخوازژێ تورکیا کرد و عێریشە سەربازی ڕاوەستینە و هێزن خۆشە وێ ناوچەیە بەکشینە و ئیدی یاسای ناودەوڵەتی بن پێنەکێ. سەرۆکە تورکیا دەبێژێت و کوراهیە ناوچەیە ئارام وێ 32 کیلۆمتر بێ و درێژاهیە ناوچەیە ئارام وێ 440 کیلۆمتر بێ. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا ڕاگەهاند و 3,600,000 پەنابەرێ سووری وەیە لە ناوچەیە ئارام وەرنەبجیکردن و یەکژێ ئارمانجا ئۆپەراسیۆنێ دوورخستنە چەکدارێن پەیادەیە ژێ ناوچەیە ئارام. هەروەها ئەردۆغان ئەگوت و ڕۆژێکێ بەریا دەستپێکردنە ئۆپەراسیۆنە تورکی بۆ سەر ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ. دۆنالد ترامپ سەرۆکی ئەمریکا هاتە ئاگادارکردن. سەرۆکە تورکیا تەکەس کرد و دەما 120 دەمەژمێریدا خالن ڕێککەوتنە نەو نەبجیکردن ئۆپەراسیۆنە تورکی بۆ سەر ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ وێ بەردەوام بێ. پێشتێ ڕێککەوتنە ئەمریکی تورکی دەربارەی ڕاوەستاندنە شەڕ لە ڕۆژهەڵاتی چەمە فەراتی هاتە ڕاگەاندن. ڕژێمە سووریە گوت و ڕێککەوتنە ئەمریکی و تورکی نەزەلالە. حوسەینە شەعبان ڕاوێژکارە سیاسیە بەشار لەسەد بۆ کەناڵە ئەلمەیادین ڕاگەاند و ڕژێمە ئەسەد نکارێت دووبارە بوونە نمونە و ئەزمونە هەرێمە کوردستانە لە عێراقی لە سووریە قبول بکێت. هەروەها شەعبانە تەکازیە لەسەر نەزەلالیە ڕێککەوتنە ئەمریکا و تورکیا کرد. گوهاتن و شەڕ و پاپچوون و پێشاتەیان بەردەوام لە ڕۆژاوای کوردستانی و سووریە هین پارتیایەکە دیموکراتیک پێدا لەسەر بەردەوامی ئاگرتنە سیاسەتمەدار و چالاکوانین کورد بەردەوامە. کوتاوەکە ئیرۆژی هینە هەژمارە گرتیان سیاسی و چالاکوان دێ زیندانن پێدێدەنە و چەرەنویساوان نەدیارە. Tevî guhartin û şer û pevçûn û pêşhateyên berdewam li Rojavayê Kurdistanê û Sûriyê hîn Partiya Yekîtiya Dîmokratîk PYD li ser berdewamiya girtina siyasetmedar çalakvanên Kurd berdewam e. Kutaweke îro jî hîn hejmara girtiyên siyasî û çalakvan di zîndanên PYD de ne. Caranivîsa wan nediyar e. Tevî hewl destpêşxerîna berdewam ji aliyên xwecehî û herêmî û navdewletî ji bo yekrêzî û yekhelwestiya navmala Kurdî li Rojavayê Kurdistanê û rêxweşkirin ji bo danûstandin û lihevkirinekê lê PYD li ser babeta girtinê rijd ma.
هەردەم سەرکردەیەن تەفدەم و پەیەدا هەبوونە توگرتیەکی سیاسی زیندانên پەیەدەدا ڕاددەکردن لە گۆری لیستەیەک و ئەنجومەنا نیشتیمانیە کوردی لە سووریێ پێشکەش کردبوو بەهزاد دۆرسۆن ئەندامێ پۆلیتبیرۆا پارتیا دیموکراتا کوردستان سووریا و ڕۆژە 24 دێ 2012 لە گوندەوارێ دێرگێ هات ڕەڤاندن جەمیل عومەر ئەبوعادل 13 هەیڤە هەفت 2012 لە قامشلۆ هاتیە ڕەڤاندن نیدال عوثمان 24 دێ 2012 لەگەل بەهزاد دۆرسۆن لە گوندەوارێ دێرگێ هات ڕەڤاندن ئەحمەد عوسمان سەیدۆ ئەندامێ پەدەکەسا ددهێ نێ 2013دا لە عفرینێ هات ڕەڤاندن پارێزەر ئیدریس عەلۆ ئەندامێ ڕێخستنە عفرینەیە پەدەکەسا دهشتێ هەیڤە 11 2013دا هات ڕەڤاندن شعبان عەبدولحەمید شێخۆ ژعفرین دە 15 هەیڤە 11 2013 لە عفرینێ هات ڕەڤاندن ئەمیر حامد ئەندامێ ڕێخستنە سۆز 11 یەک 2014دا لە دەربێسیە هات ڕەڤاندن فواد ئیبراهیم ئەندامێ خۆجەهیە دێرکێ یا ئەنجومەنا نیشتیمانیە کوردی لە سووریێ ڕۆژە 24 سێ 2017 لە گوندەوارێ دێرکێ هات ڕەڤاندن بەڵێ تەماشەبان نێجاش بۆی گوتوبێژێکە بێتر لێسا ڕێکەوتنە ئەمریکی تورکی دەربای ڕاوەستاندنە عێریشە تورکیە بۆ سەر ڕۆژهەڵاتی جەمعی فەراتێ نابەرێ خۆ بدمە دکتۆر محەموود عەباس شڕۆبەکاری سیاسی ژێ ئەمریکا و لە هەروەها برێز عەلی تەمێ ئەندامی نونەتیە ئەنەکەسێ لە کوبانێ دکتۆر زێ جەمتە دەست پێ بکەم ڕێکەوتنە کوونابەرە ئەمریکا تورکیادا دەربارەی ڕاوەستاندنە عێریشی هاتی کرێن خاڵێنن هاتنە ڕاگەهاندن چاوە تێنە خوێندن و نرخاندن و بە تایبەتی و ئەمریکا ژمارەیەک خاڵ بڕەنگێکی ڕاگەهاندن و تورکیا ژمارەیەکەدن بڕەنگێکی ڕاگەهاندن ژبەرچی هەردوو عالیژی نەپەورە کۆنگرێ ڕۆژنەمەبەنی ئەنجام دەنداک و خاڵن ڕێکەوتنێ ڕابکێنن پرسژمرەیەەکە بەلێ دکتۆر سلااو ڕێز شتەراژ میهواندارێ میهوانی تەرە ئەس باوەڕ دەکەم ئەف نابەرکی لیستێکێک بێت نابەرە ئیدارا ترامپدا و نابەرە کۆمارە ئەردۆغاندا علیکی من هۆکاری بلو لێ مێزێنیش بەرچوو گۆنەوەکە هەبن علیکی دی بەشکێ ئەس دوێ بەهۆریە دەما تێکیلیا بۆ ئەمریکیا بە تایبەت بە ئەردۆغان ڕەکری نەش گۆر کێفا ئەردۆغان ترگێ ترامپ خۆ بۆ ژیانی ژبەر گۆکە فشارەکە مەزن سەرهاتەکردن هەندروێ کۆنگرسە هەندروێ حتا پارتیا وینای جمهوری دەشکێ ئەوێ فشارەها هەشت گۆهەرێ ڕوونێ بە ئەردۆغان ڕادا بەلکی بەریارە خۆ بگوارێ ئەس بەهۆرن وەکە گۆ تێخویاکردن ئەردۆغان بخوا ینی فشارێک بەردایە سەر ترامپ و ئەو ناهشتیە بۆ قبول بکێ داخوازیە ترامپ بخۆ بکرێت فشاراوی کەسایەتیە دووارەکی ئابۆری ڕۆلەکێت لیزێ و دووارەکی دیتێشکە ئەس باهۆرتم ئالیە نایێتەوە بەدلیزێ ئەف چمە تێکلیەوە ئەو خاڵێوانەنەوەکە هەبن ئەس دوێ باهۆریە دەما خالات ئەمریکا یاست بهتر سەرڕاستە ترامپ تەمانیا ئەردۆغان و تورکیا هەرتمشکە نوچێ گۆژ ئەمریکا دەرتن و یە گۆتێکلیە گۆ پێدەکردن ئەوانە ئالیە خۆڤەر سەر میدیا بە بێتر زێدە دکردن داخوازیە خوا یان داخوازیە تورکی بخوایە ئەردۆغان دکنەوەکە خال و ددەینە سەر میدیا ئەوێنا پێک تێنێت بۆنی فشارەکەی بەردە سەر ئەمریکا دوور نابینم احتمال لیستێکەکە دیبلۆماسیە ژبۆنی زۆردەستیا گوتێ سەر ئەمریکا ینی دخوازن ژالیکی دیڤشکە مەترسیکی بخێلن دناو هێزا کوردە بۆ قبول بکێ تشتێ گۆژێرە بێ خواستن مەسەن ئەمریکا بێژێدا 23 میلی خۆ بکشێنە 444 کیلومتراوێ درێژبوون بێ هەکە ینی گوتی ڕفتە بژێ هەبێژ ئالیە کورداوە ئەوەها دهێلە گۆ بێ بدێ خویاکردن نوەختەی گۆتشتێک بێ شەرە و شەرشکێ ئاشتی بدەمرینێ وێ هەرمیشکێ وێران بکەن ئەس بەیزێنم گۆلێستێکەکە دیبلۆماسیە بهترێ وێنا گۆتێکلینە دروست بنا بەراوادا باشە ئەب لیستکە دیبلۆماسی یاکوتە بەحس کرد دکتۆر قوربانیە هەری مەزن دیتەنە کوردێ بدەن بتایبەت ئەنا تێدەنینە چ دووارێکی شەر دەستێ بکەی و چ لێهاتنەکە لێهاتنەکە گوتنابەرە تورکیە و ئەمریکا ئەو ئیدارا ترامپ دەکە بێکردن بتایبەت ئیرۆ مافی مەڵەتی کورد گەلێکی لاواز بێ گەلێکی تێ هێرواندن ینی نەبەست بەر گۆ ڕێڤەبەریکە مەسەن ڕێڤەبەریکە نافخۆیی وێ تێک هەرێ
از باور دکم حتی های مطرسیک به گلکی تعداری و زوردستیک لسر هرما کردی سر ملت کردی کو دور دمای مثلا باجار وادا زوردست یعنی تعداری که گلکی مظلوم بکرین سروانا بلکې نش عالیه لشکری به بس عالیه و تکفیریه گوت ایرو ترامپ وانا پێکتێنێ ji بۆنی خۆش سوجا خلاص بکەیت وا پێکتێنێ و ڕێژوارد بکەی و ئاریکاریە دێوانەش بۆ ئەو مەزۆردەستی و تاداریە بکەن طبعا هەردوو ئالیا بەشکێ ئەز مەزێنم گوگلێکی ینی تاداریش لە کوردا تێکردن ئەم هێوی بکەن طبعا ئەم هێوی کە تێکردن بلکی هەفتیا وەرێ کۆنگر دیسانێکی جوینەکە دیدەینێ دیموقرات و هەنێک سەرۆکی جمهوریە بەلکی فشارێکی بەردەم سەر ئەمریکا دکتۆر بەری کوت بەحسە فشارن لەسەر بریارێ وەرنەکردن ئەجێ بەرە قبلمە مهمانە خۆی دی علی تەمێ بەس گەلم بمێنە دکتۆر دێ بەگەرمە جەمتا برێز علی ئەڤڕێک کەپتن چاوەتێ نەرخاندن بە تایبەتێک و سەرۆکی تورکیا دبێژێ ببورە وەزیرە دەربێ تورکیا مەولود چاوشۆخلۆ گوت و ئەوەیە کۆما دخواست ئەوەیە و ئارمان جامە بوو دوێ ڕێککەوتنێدا مەبدەستانی سپاس دکەم نزم دەنگێ من دەویستم بەڵێ کەرم کەکە برێز علی گوتنێ کۆنگرê دۆنێ چێ بوو تورکان و ئەمریکانە دا tiştekî متوقع بوو tiştekî طبیعî bi vê halêgê zanin di mehan çar mehan berê da gelek محاولات çêbûn li Fransa wekî dibên mubadera Fransiyê xastin Emerîkan û Fransiyan xwast vê mubadere çê bikin lê tiştekî mixabin peyedê xwe neda ber vê meselê tiştê nihayî çêbî tiştekî طبیعî redfeelekî Emerîkî bihêz li ser peyedê çêbû ê min ez lê nêrim ne nûvana hinek gelek dibên vaya xıyaneta bi Kurdan rê ya nizam çikirî na ê min ez dibên vaya intiqamek ji peyedê ji ber gelek muhawelat çêbûn li hala Kurdî û vegerê û li wekî dibên şerqî Ferhat îdarek min çêbibe û va mileta vegerê ew naqebûl فبالتالي تشتي تشتكي طبيعية ورد فعلك قوون الأمريكان سر بيدي من نظام يعني خازم سر بريز علي نافشين كردي دما نهادك وإيريش هذا سروان أمريكا بس ما بس تايكو انتقامه طول بدان الجي بيدي بكي أب راستي إيريشات أفايا يعني جارك دنگ نصافي يعني بس شو خازم بيجم إنه أبغى انتقائك شبيدية باش تحديدا يعني تشكي بس بالي خبيرك يعني اشترى أو بكم شرب بكم يعني خلال 24 ساعتان ده ترامب وأردوغان بهفرة دنگ بكن أردوغان هزي خكاشكي ودرباس كردستان سوريا بن وأوروبي وكاس دنگ خناكي وأو تشتي الكوبان دبي حروب ملت كوشبر دبي وبدقاري وفروكي خطياري خراد بن الملت خد فايمن ازبيجن تشتكي يعني شخور وقت مري الحدث نيري نا حدث كي طبيعيه نا حدث كي انه ايمن بيرو مش اركيره دغو جبال اركيره دغو مغو كرد لها فاجرن وفاجرن في فرسيس استغلال بكن قال لك مبادره تحدبون ونظنن يعني ايمن از تشيرو كي كي بينج الف تاع يش كي ظالم تشيرو تشيبي وجبت شوفوا مساله بيشتبه حاله يعني ونظن اخر وفد بريطاني هاتاوي هاتا قام شروق وبركي عسى واللي على كردان هذا كان إدارة فراتشي كان عرب يعني جبوت شوفوا مسألة يعني ونظن زيادتري مليون كاس شرقي فريد لتركي ولكردستان العراقي مليون كاس شرقي فريد ثاني ويا دولة مش سوري سرانسري خو بربا شو داري بربا حلك سياسي داري فبالتالي عالم قبلناك مثلا بما فيه تركان يعني نا مجبور ان اخي با كوشبري والبيدري وقال لك معاناه وقال لك حالات امني شيدن ومشاكل شيدن ونما ان ملتي تركي كملت بخايدنا قبلناك انه سوري البيدرينا واحتفال باشا بريس صنع عراقي ملت ان ما قبلت دبيري كابتن دا تو خالك برجونديا كردان دبينه كردان لهف بكره بعربان را للشرقي فريت كونغريكي فريت شبي اوكي كود نقاشات امدا شبي بامريكان را امور ناقش نبي حاله واز برغوتني خودم مسؤول مزام چدش باشا واتیا گوتناتا امریکا پنا کنها هاتی کری بتوای کنه برجوندیا کرداده تبیکو
قەسەدەی پێشوازی لە ڕێککەوتنێ کرد و بێژیان پێشوازی لێتکن و ڕازیەژی پێ دەژێم ئاگادارنیش زنار و تشتی چه به امراضی ببین ولا راضی نم تشکی طبیعی تشکی چه به امراضی ببین ولا راضی چه به العرضه يعني تم اما كانجمان اجتماعي كوريام دايما هاتنا خير كرنا ما بين السيء والاسوء يعني فياجي تشتي هاني تشي توافق دوليه وايمن ازبجم اف بيمانه تشي دهوني تشتكي ايجابيه وقصد جبيل تذكر قافك لبيشه اي تشتي مهم جمار ملتي ما كوجبر نبي ملتي ما عرضي خبمينه ومدني انا كشتن واتشتكي قالك جرينج جماري اما تشتكي مخابن ما نخواست به درجه که حلق سیاسی چه ببین نقابی کردان و پیشمرگی روز جزء اکشی بونا من از متأكد من انه امناقش نبي حاله لبالتالي تشتشي پیاده او برضه مسؤول باشە بڕێز عەلی دکتۆر دووبارە بەگەرمە جەمتە سەرۆکە پەرلەمانێ ئەمریکا و سەرۆکێ پارتیان بژن دژبەرێ ترامپ هەردووکە ئەv ڕێککەوتن بە عیبوون زانین گوتن و ترامپ تێدا تەبایە تشتا بۆ ئەردۆگان بجێهشت و دەستی خۆشێ مەسەلەی ڕاکرد ئەv ناکۆکی نابەرە ئیدارەیە ئەمریکادا وێ بکاربن بەریارێکەدی دەربکنان گوێ حتا چرادەیەکێ باندۆرێ لێ پێشبەچوونە سەر عەردێ بکەیت دکتۆر دكي دو وقت إيرو جرك أم بات سودا جبير بكن أفتشتكي جلك مقابنية ميزاندنا ونا ميزاندنا كجلك جزاء وكأنه بريارك يعني الريد ده تركي وكأنه تركي ندجي ملطي كردا وكأنه كرد تركيا بهزارة ملطي كرد هندوي باكوري كردستان نبشتيا شورش كردي ندم راندنا راستا في ديش عشتي كرنا ومقالك سر شاشتي تكني بس أبغى أخذت النادي هذيك إذا باورتكم ما هي فيت كرجو انجام اجتماعي كردي اخفتنا كدي هبين على كل ابناك منوينا كوكيدا بس اخفتنا ناكافي نتوام ملطي كردا ونن اجتماعي ملطي كردا على كل زي بقر ما اخفتنا تا برساتا بتيبات هردو الياجي حتى هنا سروك جمهوريه ناوەکە ئەڵقیایە کێشەیەکە تەکنیکی چێ بوو حتا کۆرێ چارەسەرکردن دە دووبارە بەگەرمە جەم دکتۆر بڕێز عەلی پێشبەچوونە نەها کورسەر عەردێتەبێک و ئەv ڕێککەوتن هاتیە ڕاگەهاندن دەمەکە دەستنیشانکردی ژێرە هاتیە خویاکردن و ئەو ڕێککەوتن خاڵ جیبجی بن بنەرینەتە هەردوو ئالیوێ پابند بن و ڕێککەوتنێ جیبجی بکەن و بە تایبەتی و ئەردۆگان گەف خوارێت بچێک و ئەگەر خاڵ نەونە بجیکردن ئۆپەراسیۆن وێ بەردەوام بێت ئێمە ئەزبێژم وی پێک بین تشتێ پەیمانە هەنە چێ بووی وێ هەر کەسی پێمانی وێ التیزام بکەنە ji ber çi xiyarات li pêş wan tune ne û Tirkan Amerîkanan gelekî dexit kir gelekî gomê eqûbatan deyne ê qesedê xiyarات li pêş wan mehdûdin ketine zewek wekî ketine zewek teng nema kes pişt wan digire û dewletek mezin wekî Amerîkan damekî mezin ji wan re qedim kirin îdarat çêkirin her tişt çêkirin yani tiştekî ku ji peyê derê çêbî pê helim nabû şûnê ku rabe حاضنه کردی و حاضنه کردی بگره رابو دری خوش رژیم را وکر رژیم مانی هات تشتکی تاریخ و نعلیل وان و نواری افکاری هانی کری رژیم ها کسر 11,000 شهید کوبانی و لسران سری کردستان سوری و بخورت اما کنه خارجان جبو ام رژیم بگره و گلک پیشی دکه اف نتیجه که طبیعی سیاست هانا شاش سیاست کو نکابو سیاست نکابو واقعك بخانده نکابو تعامل بكره بملف الكردي را دائما باجندات هاتا جريدان دعمك تاريخيا اول مره تاريخ هذا بارتي الكردي دعمك دولي وتكبه محافلان وجرى دعمك عسكري وسياسي ومدني حتى جيشن كدنا بيت الابيض كدنا دري ابي جوان ربابو دري قصر اليزي جوان ربابو نتیجه خواه مخابن رژیم خصنا کوبانه و جرا چپکالی خستن باید دلیلک پارتیا فاشله
پارتیک نکانه سیاست ممارسه بکه حق ده حتی انها کانه رژیم درباز که نکانه پیشمرگان درباز که بالتالي کاری هانی دوی کاری طبیعیه و تبیروه شجار ریدا مدگوتی مجوار دگوت تجاری امریکی ترکان چناک علاقه تیکلید نقابی ترکان و امریکان طموحات موج خواسته که موج اوی ما مصدرن و من از بیجم تشتی چیه بتشی که طبیعیه امام کرد سوری دبی ام حاضر بکن اسوأ الاحتمالات را لان تشتی هانی چیه بی انتقامك جبهه با انتقامك باشا بكل بسكني ام نظام باشا بزعلیز دوباره بگر منجم دکتور همان پرس تکاره بردومه بگوتنا خواب ده ام نکاکین نبره اداره امریکی در درسونه سروک پارلمان سروک پارتیا دجبره ترامپ هر دوجی بریاره انگوری کپتن به عیبون بناب کردن جه شرمزاری بو امریکا راستا بريو ننزل خفنا مي بريو جهاتنا أزهمهي وأخذنا أنجمان مش فيك اللي كده نهالو على كل ناك ما بيناكو كده جهة مش مزايا براسي بس الجور وانا براسي نانسي بلوسي جكي وشو ما يخرجكي أبسروكي يا ديمقراطنا وبوارا الآلين دي سكني سروكي ये हरी ग्रिंग जमहूरिया खुद सेनेटरी वाना कांग्रेसमानी वाना बुआरा सकिनी दाख्वाजी करना انه حفتياوري بلكي جبينه كديدين وفشاره كديدين برسر ترامب لانه نانسي بولوسي داخلتنا كده دافيا كرن انه اباها قاعده كرن نقابه مو ترامب دا اداره ترامب دا نواركي رمياريا ونوارد ناكوكين دا بارتي دا اف دكبي واري نتاوا ملطي امريكي دا نشتمانيه ملطي امريكي هاتيا تيويران كرن استراتيجيه امريكي دنا دولات دا تخرا كرن جبر ولش كي غرك امنيزيكي هببن حتى هذا رجاوي ويم خالي انه غرك اموينا بخا سركتيه لي قافك قال لك جرينجو حتى بري وينا بروجكي بري في اخذنا شو ميخرو ونانسي بلوسي بروجكي دكوشكاس في خدجكي نانسي بلوسي تلها خوبي بكريه وصورتي وينا قال لك جرينجا ايرو بلد كن دبيجن دبيت استراتيجيه امريكي لاواز دكي وتا امريكي لاواز كرن دبر بعد كوماري غوبرينها اواج ما اريكاريت بوست اباها از باور دكم داليكي دا وي فشار كي بردي صرت ترامب بتيبت او فشار مديد كي رولا خلايس او هنا نبكي فاخا جيجيري خا وسروك وزيري خو دربا شيان تركيا ودا اردوغان روني دا برياره كي درخن بس داليه دي دش كي دا قاضيا اداره خديسه بيشكس دا قاضيا او كسي ملت نورمال يكو ويناد هالفجرنج بوني سروكتيه وجبوني سروكتيه وري 2020 دا طبعا لبدي ناكوكي انا حتى تشخاصي وي كاربي اف جارها يقول حفتي وري دا زوردستي كي بدي سر ترامب كاربي اردوغان بريارا خو بوغاري حتى تشخاصي وي مثلا اف خالي غوداني وي خالي سراس بكن ابا حتى انها مهم كاري بريارا بدي بس شار قال لك خرطه الباور دكم الديمقراط وحتى لوبيا مجهوجكي ولوبيا مذهبي ايفانجيليك قالكي ايرو كاركي قالكي جرينغكن بهناك سروكي جمهوريارا دا كاربن زوردستي كمازن دين سر ترامب باشا دكتور ده ركبنا ده خالك هيد بجي هيزن امريكي لسوريا نامينن لهمبر ده تركيا تكاز دكيكو تبع نابچه آرام وید بن اداره و کنترل ترکیه دبی خلق جی پرساوا آوا اگر 30 کیلومتر یا پکا وکشه و نابچه آرام وری آوا کرن ریبا برنا و نابچه و بچرانگی به اگر کویک هیزه امریکی سوریه دنبه ترکیه بتنه کنترل پیراو شوی بچرانگی به كاك تيبت ابو ايران بيجاك جوا خالق وقال لك نقاش براستي جبرغو مداخ يا كرنجكي انه وقتي قلت ترامب هاتي وي خالد دينيت بانه امي في هرما هاي ارام شي بكن وامي هردو بابر بمشين دي اليكي دي لشكري خوكشانتيا والاليكي باش كيد بامي هردو بابر مشين دمك كو ابنا خالق قال لك ليستك دبلوماسي تدعيا حتى جبر ويناجكي نانسي بلوسي وشو ميخر وميت رامنيجكي قوتن تجي كشاندنا لشكري امريكيه جوي هربي أبيك جوي غالية ياد دوا از ميزين إنه وقتي قو تركي
تایبەت وەختی ئەو هەرەمە ئارام چێ ببکێ و کورد قبول بکن لەوێ مەڵەتی کورد تایبەت لاواز بێ ت قزنجیاوی نامێنێ ت مافی نامێنێ مافی یەک ئەمین دەمێنێ لەوێ گۆ رووسیا کاربێ ڕۆڵێکی بڵێ زێ مەسەر بێ لە گۆترکی 10 کیلومتر بێتر نەمەنێ یانی وەختێ گۆ ئەمێ بێژن کنستیتوشن دەستورا گۆ بێدانی هەیە رووسیا مافەکی ڕەوشنبیری ڕێڤەبەریە هەرم باژارنا بخێ دەستێ کوردادا هندروی دەستوریدا ئەوە گەلێکی زۆردا بەس هەردوو ئالیادا هەگەر ترامپ نەگەیوێ بەری بەهبابیر بەهوەریە فشاری نەبەردە سەر ترامپ ئەردۆغان و هەگەر رووسیاژگە نکاری بوو کنستیتوشی بەر خالێکی تێدا دەینێ ئەس باوەڕکەن ئەمدوارێکی گەلێکی لاوازدەنا و اجبوني كاك علي فين بك اما ندجي بيديا دجي ملطي كرد تمامي يعني وقت جو 2 مليون انسان كستيني اردوغان خازل بجه بك دارما كردستان دا نقول والله شكري بيدي جويد دي ايرو ملطي كرد ويران ملطي كرد دي اما غير بيتسن فرقي بخنا نقبا راس خالي ما رخني ما سر بيدي قالك هنا بس آلیه دیدی رخنی مسر هرم پارچه دیگه تفگرا کردی هیا تفگرا کردی لوازا ند بنگها داخازیا ملت کرده داخازیا ملت کرد گلکی گران ترش بینا گلک مو بجی لاجیک بعد شروع بکی نلا آلیه پارتی که سکنی دیجی یادی از هیوید کم طبعا دیست زی بگرب هفتی آوری بلکی نزدیکترش که ام ببین با فشارک آلیه امریکی اشغالی نداری امریکی گران وسر ترامپ کی بوا بلکی بریارکا خوشتر بيداني باشا داوي داقلت فاز جبوي دكتور محمود عباس شربكاري السياسي وروها فاز جبوي علي تمي اندامي نونراتي عن كسي ليكوباني كول قال من بون بريب داوي هاتنجي دوباره سرنوشا سەرۆک مەسعود بارزانی وجان ئیفلۆدریان وەزیرە دەربێ فەرەنسا ڕەوشان ئەبچێ بگشتی و یا ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ گوتۆ بێشکردن جێ ئەنجامە عێریشە تورکیا بۆ سەر ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ بێتری 2000 وڵاتی پەنابەری هەرێمە کوردستانی بوونە ئەمریکا و تورکیا نابەرۆکە ڕێکەوتنە ڕاوەستاندنە عێریشە تورکیا ڕاگەهاندن و هەر ئالیەکی بە ئاوایەکی نابەرۆک ڕاگەهاند حسینە شعبان ڕاوێژکارە بەشار لەسەد دەبێژێ دووبارەبوونە ئەزمونە هەرێمە کوردستانی لە سووریێ نایە قبولکردن هر شاد بن